هەرچەند سەیری گوڵان دەکەم تەمی خەمێکی گرتووە بە هێندەی بەرانی پەڵا فرمێسکم بۆی هەڵڕشتووە فرمێسکم بۆی هەڵڕشتووە چتەمێکە بەم ناوەختە سیمای شاری داپۆشیوە چ خەمێکە بەر لە پاییز گوڵ و گەڵاوەریوە کۆنێ بزە و خەندەی شارم ماڵی پاشام بۆش بێنازە شمشاڵەکەی خاڵەمینە بۆ بێسۆز و بێیاوازە کوا کۆترە باریکەکەی جاب ئەحمەد موختاری خۆشخوانم تا بە شێرێ بمان باتەوە ماڵە پڕ نورەکەی خانم کوانێ پیاسەی ئێوارانی کوڕ و کاڵیکانی عاشقان یا تریقەی شەدالاری شەر زور و لای هەوراما کوانێ نەشەی باخەکانی عەبابەیلەی باڵا بەرزم کوانێ 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 کەیم شارە پڕیادگارە شەوق و زەوقی وەک جارانە نەکۆڕی شیرێ نەشانۆ نەجێژوانی عاشقانە ڕەنجی بێڕەنجی لێنیشتوە ڕوخساری گشت مناڵانی تەمی حەسرەت دای پۆشیوە شەقام و کوچە و کۆڵانی ئەو ساتە پێر بە ئازارە هەرگیز بیرمان ناچێتەوە ئەوەتانێ هەتا ئێستاش سێ دەکەین با برینیەوە ئەو ساتە پڕ لازارە هەرگیز بیرمان ناچێتەوە ئەوەتانی هەتا ئێستا